تەنها بە ناوی خوددا. بەڕێزانم لەم گرتە ڤیددیۆدەدا دەمانەوێت ئەو پرسیارەی لە هزری زۆرێک لە نەخۆشەکان زۆرێک لە برا پزیشکە بەڕێزەکان کە پسپۆری تاقیگەی نین لێمان دەپرسن ئایا کامە ڕێگا کامە لێنۆر باشترین ڕێگایە بۆ دەستنیشانکردنی بەکتریای گەدا کە بە H. pylori ناو زەر دەکرێت. بەڕێزانم ڕەنگە تاقیگە کۆمەڵێک ڕێگای هەبێ بۆ دەستنیشانکردنی هێلیکۆبەکتەر پایلۆری لەوانە ڕێگاکانی IgG و IgM بە پێی ئامێرەکانی سەردەم وەکو کۆباز و ئیلایزا و هەروە دەستنیشانکردنی ئەنتیبەدی H. pylori واتە دژە تەن لە خوێن و هەروە دەستنیشانکردنی دژە پەیداکەر ئەنتیجین لە پیسایی و هەروە دەستنیشانکردنی ئەنتیبەدی لە یورن کە ناباوە لێرە کەم بەکاردێ و هەروەها دەستنیشانکردنی ئەنتیبەدی لە سالیڤە واتە لە لیکەڕژێنەکان کە ئەمەش لێرە کەم باوە. جگە لەوەش زۆر جاران پزیشکە برا پزیشکەکانمان مباشەر ڕاستەوخۆ لە ڕێگای ئیندۆسکۆپی بە وەرگرتنی سامپڵ لە ستۆمەچ لینینگ واتە ناوپۆشی گەدا بۆ وەرگرتنی بایۆسی بە هەمان شێوە بۆ گەڕان بە دوای H. pylori کەواتە لێرە کۆمەڵێک ڕێگا هەیە و هەروە دوو ڕێگای کۆتایی کە ڕێگەیەکیان ڕێگای PCR واتە مۆلیکولەر تەکنیک واتە ڕێگای DNA ڕێگای جینۆم ڕێگای ناکۆترچەکان کە تا بڵێن ڕێگایەکی ورد و دروستە بەڵام ئێمە لەبەر لایانی کۆست لایانی نرخ و هەروە لە ڕێی کاتەوە ڕەنگە زۆر گونجاو نەبێت لە تاقیگە کلینیکیەکان ئاماژە پێبکەن و بیکەین بۆیە کۆتا ڕێگا هەڵدەبژێرین کە پێی دەنێن یۆریا برێف تێست واتە دەستنیشانکردنی بەکتریای گەدا H. pylori لە هەناسەدا. بەڕێزانم ئەگە تەماشای سەرچاوەکان بکەی ئەم ڕێگایە بە پێی توێژینەوەکان ڕێگایکی گونجاو و هاوڕایە لەگەڵ ڕێگای ڕێڵتایم PCR یاخود هەر PCRشتر جگە لەوەش ئەو ڕێگایە سنسیتیڤیەکەی واتە لەگەر سپیسیفیەکەی 195 کە ئەوەش بە گۆڵدن ستاندارد واتە ڕێگای زیێڕین ناو زەر دەکرێت. ئەوەی گرنگە بەڕێزانم بۆ ئەوەی ئێمە لە تاقیگەدا بتوانین ئەو تێستا وەکو خۆی بە ریزەڵتێکی گونجاو بە ئەنجامێکی ورد بدەین پێویستە چەند ڕێنماییەک بدرێتە بە نەخۆش چ لە ڕێگای پزیشکە بەڕێزەکان کە داوای ئەو تێسە دەکەن لە تاقیگا یاخود چ لە ڕێگای دکتۆری تاقیگا پسپۆری تاقیگا کە من لەو خاڵانەی کوور دەکەمەوە. مەرجە نەخۆش کە کاتێک دێ بۆ دەستنیشانکردنی H. pylori لە هەناسەدا لە پێش 6 سعات هیچ خواردن و خواردنەوەیەکی نەخواردوێ. مەرجە نەخۆش جگارە خواردن بنێژ جوین ئەو مەحلولانێک کە دەویان پێدەشنێت کە پێیان دەرێن واش ماوث و هەروەها دەدان شوشتن کەمتر لە 8 تا 12 سعات پێش ئەنجامدانی تێستەکە نەکردبێ. جگە لەوەش مەرجە نەخۆش پێش 2 هەفتە هیچ ئەنتیبایۆتیکێکی بەکار نەینابێ بۆ کە پێی دێن دژە زیندەچی. مەرجە نەخۆش هیچ پرۆتۆن پەمپ ئینهەبیتەر کە مەمەسمان ئۆمیپرازۆل و لانزۆپرازۆل و پێنتاپرازۆلی بەکار نەهێنابێ و هەروە مەرجە نەخۆش پێش 2 هەفتە هیچ H2 بلۆکەرێکی بەکار نەهێنابێ وەکو ڕانتیدین و زانتاک و کۆتایی. ئەوەی گەگرنگە کە لە پرۆسەکەی تێستەکەدا ئەوەیە نەخۆش چارێکێک پێشتر کەپسولێک بە ناوی یۆریا کاربۆن چاردا بەکاردەهێنێ ئینجا تێستەکە دەکرێت و ئەگەر بێت و نەخۆش ئەو ڕێنمایانەی کە دەدرێت لە تاقیگا یان لە ڕێگای پزیشکە بەڕێزەکان بدرێ ئەوە دڵنیا دەکەینەوە کە ئێمە ئەنجامێکی گونجاو ریزەڵتێکی دقیق پێشکەش بە نەخۆشە بەڕێزەکانمان دەکەین هیوای سەلامەتی بۆ گشت ئەو نەخۆشانەی کەوا کێشەی گەدەیان هەیە و بە تایبەتی کێشەی هەبوونی بەکتریای H. pylori. زۆر سپاس بۆ ئێوەی بەڕێزیش.